وەک بەڕێوەبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی پارێزگای هەڵەبجە لە چوارچێوەی کار و چالاکیەکانماندا لە 6 مانگی ڕابردوودا توانراوە 47 تۆمەتبار دەستگیر پیرێک کە سەرپێچیان کردو لەو یاسا کارپێکراوانەی پۆلیسی دارستان و ژینگەی هەرێم بە بەراورد بە ساڵی 2018 لە 6 مانگی سەرەتای ساڵی 2018دا ئاماژە بۆ دات کە ڕێژەی تۆمەتبار دەستگیرکردنیان زیادی کردو بە ڕێژەی 7 کەس بۆ ماوەی 6 مانگ. هەروەها لە وەرزی قەدەغەی ڕاوماسیدا کە ماوەی 3 مانگی خەیاندووە ئێمە وەک بەڕێوەبەرایەتی خۆمان لە ڕێگەی تیمێکی چاودێریەوە لە ڕێگەی خاڵێکی چاودێری جێگیر لەسەر دەریاچەکە لە ماوەی 3 مانگی ڕابردوودا توانیمانە ڕێگری بکەین لەو کەسانی کەوا سەرپێچیەکەن و هەوڵی ڕاوکردنی ماسییان داوە و توانراوە 312 تۆڕی ڕاوکردنی ماسی دەستی بەسەرا بگیرێت و بە بەراورد بە ساڵی 2018 ئاماری دەستگیرکردنی تۆڕەکان کەمی کردووە بە شێوەیەکەوە لە ساڵی 2018دا 350 تۆڕی ڕاوکردنی ماسی بووە. دیاردەیەکەم ساڵ زیاتر بەرچاو بینرا بریتی بوو لە دەستگیرکردن و ڕاوکردنی ئەو ماسیانێکەوە بە شێوەیەکی بەرچاو لە ڕاگەیەندەکانە دەنگی داوەتەوە کە قەبارەیان گەورە بوو و توانراوە 630 کیلۆ ماسی قەبارە جیاواز دەستی بەسەرا بگیرێت و لە زیادکردنی ئاشکرادا بە بڕیاری بەڕێزدا دووەری لە کۆڵینەوە فرۆشراونەتەوە بڕی 1,545,000 دینار خراوەتە سەر داهاتی حکومەت. هەروەها لە ئێستادا لە ناوچە شاخاویەکاندا 10 حاڵەتی ئاگرکەوتنەوە هەبووە کە بۆتە هۆی سووتاندنی زیاتر لە سەدان دووەم لە زەوی پوش و پاوان و دارستان سروشتەکانی ناوچەکەمان لەم ساڵدا هیچ ئاگرێک لە سنووریێران و نەکەوتوتە ناوکاکی هەرێمی کوردستانەوە بوونی ئەو دەنگۆیەکەوە بەکارهێنانی زەڕەبین بۆ سووتانی پوش و پاوان و دارستانەکان تەنها دەنگۆیەکە بەڵام ئێمە کەسانی کە دەستگیرمان کردوون بەهۆی ڕووداوی ئاگرکەوتنەوە بەشێکیان ئاگر لە دەستیان کەوتوێتەوە یاخود نەیانتوانێت کۆنتترۆلی بکەن و ئاگرەکە تەشەنەی کردووە تاکو ئێستا هیچ حاڵەکاتێکی وان نەبووە کەوا تۆمەتبار دەستگیر بگرێت بەهۆی زەڕەبینەوە ئاگری کردوێتەوە.